لە شاری سلێمانی کۆنسرتێکی ساز کرد. ئەم هونەرمەندە یەکێک لە هونەرمەندە دیارەکانی فارسە و لە کوردستانیش و بە تایبەتیش لە شاری سلێمانی هەواداری یەکجار زۆری هەیە و دوێنێ لە کۆنسرتەکەدا چەندین بەرهەمی پێشکەش کرد. لە نەویاندا بەرهەمێکی بە زمانی کوردی پێشکەش کرد. هاوکارمان سۆنیا کە پرۆدیوسەری پرۆگرامی کورسات مەگەزینە دوێنێ لە کۆنسرتەکە ئامادە بوو لەگەڵ ئەم هونەرمەندە لێدوانێکی ساز کرد. با بیبینین. سلام لێبم ئێستێمان لە تەلاری هونەری شاری سلێمانی ئەمڕۆ لێرە کۆنسرتی گەورەی هونەرمەندی فارس ئەمینبانی لێرە بەڕێوە دەچێت کە وەکو زانین کۆنسرتەکە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتە. ئەمڕۆ لێرە کۆمەڵێک لە هەوادارانی ئەو هونەرمەندە هاتوونەتە ئێرە بۆی بتوان لە نزیکەوانە گوێ لە گۆرانی تایبەتەکانی ئەو هونەرمەندە بگرن کە یەکێک لە گۆرانیانەی کە زۆر تایبەتە لەلای هەوادارە کوردەکانی ئەویش گۆرانی پاییزە. ئەمڕۆ لێرە لە هەموو چین و توێژەکان هاتوونەتە ئێرە بۆی گوێ لەو هونەرمەندە بگرن. ئێمەش لێدوانێکی تایبەت لەو هونەرمەندە تایبەت بە دەستگای میدیایی کورسات وەردەگرین بزانین تا چەند دڵخۆشە ئەو هونەرمەندە هاتوۆتە شاری سلێمانی و کۆنسرتێک ساز دەکات. نفس بکشم توی هوای خودم، باید که سر بذارم رو شونه های خودم، باید که گریه کنم واسه عزای خودم، شبونه گل ببرم خودم برای خودم. نشد که بیام بازم به دیدن تو، روحی خوشه که یارم عشقک جانم، آه داخک گرانم، روحی خوشک جانم، روحی عشقک جانم. نفس بکشم توی هوای خودم، باید که سر بذارم رو شونه های خودم، باید که گریه کنم واسه عزای خودم، شبونه گل ببرم خودم برای خودم. سلااو کاکەمین، سوپاس دەکەین بۆ ئەم چاپێکەوتنە دەربارەی سازکردنی کۆنسرتێک لە سلێمانی چیمان پێ دەڵێیت؟ منم سلام میکنم خدمت شما عزیزان اهل سلیمانیه، مردم نازنین و مهربان، و خیلی خوشحالم که برای بار دوم بعد از اون اتفاقی که سال پیش خود ما و همه تیم رو غافلگیر کرد و اومدیم با یه صحنه خیلی جذاب و عاشقانه روبرو شدیم. بعد از اون اجرای دیگه اربیل داشتیم و خواستیم که یک بار دیگه در سلیمانیه تکرار کنیم این اجرا رو و خدا رو شکر که همه چیز جفت و جور شد و ما اومدیم و انشالله یه شب خیلی خوبی و باز تو سلیمانی رقم بزنیم. آهنگی آماده کردیم که محلی شیرازیه، اگه حالا نمیدونم کردای نازنین دوست داشته باشن ولی خب ما اجراش میکنیم حتما. چی به هادران تلیل هادر کردکان تلید؟ اونا که همیشه عزیز منن و ازشون ممنونم که همه جور منو حمایت کردن توی حالا این آب و خاک و اقلیم کردستان. همیشه به من لطف داشتن مردمانش و من هم بهشون 100% عشق می‌ورزم و سعی میکنم این عشق رو تبدیل کنم به یه شب زیبا و دوست داشتنی. آهنگ کردی والا تو فکرش هستیم که حتما حالا یا با یکی از عزیزان کرد یا اینکه خودم به تنهایی
این کار رو حتما خواهم کرد. بژ کردستان. What she